دێینە سەر نمونەی چوارەم. نمونەی چوارەممان باسی چەکە ڕێژەیکردنی ژێرە. مەبەستی چییە؟ ئەگەر لە ژێرەی کرد چمان هەبوو ڕەگمان هەبوو تێبینێکمان هەیە دەڵێ چە؟ ئەگەر ژێرەی کردێک ڕەگ بوو ئەوە بۆ ئەوەی خۆمان لە ڕێگەکە ڕزگار بکەین چ دەکەین؟ سەرە و ژێرە لێکدانی ئەو ڕێگە دەکەین کە لە ژێری کردەکە دانووسراوە. مەبەستی چییە؟ دێین دوو نمونە شکار دەکەین لەسەر ڕێژەیکردنی ژێرە. پرسیار یەکەممان دەڵێ چە؟ ڕەجی 7 لەسەر ڕەجی 5. ئەگەر لێرە دیقەت دەی ئەو پرسیار لە ژێر کردی چ هەیە؟ ڕەگت هەیە. هەر کاتێک لە ژێرەی کرد ڕەگت هەبوو دەبی چ بکەی؟ خۆ لەو ڕێگە ڕزگار بکەیت. چۆن خۆ لەو ڕێگە ڕزگار دەکەی؟ ڕاستەوخۆ جارانەشی زیادکە، جارانەکمان زیاد کرد. کەرتەشی دادەنین ژێرەی کردەکە ڕەجی چەندە؟ ڕەجی 5 کەواتە لە سەرێ کەرتەکە دەنووسین ڕەجی 5 لە خوارێ کردەکەش دەنووسین ڕەجی 5. ئێستا ئەگەر ژمارە لە تەنیشت ڕەجی 5 بە ئیشمان پێدا نەبوو تەنها ئیشمان بە چیە؟ بە ڕێگەکەیە. ڕاستەوخۆ چ دەکەین؟ دەنووسین یەکسانە. لە کاتی لێکدانی دوو کرد ئێستا ئەوە کەرتێکمان لێرە هەیە لێرەش کەرتێکمان هەیە چ دەکەی؟ عادەتەن لە لێکدانی دوو کرد سەرە جاران سەر دەکەی ژێرە جاران ژێرە. کەرتەشی دروست دەکەینەوە. ڕەجی 7مان هەیە جاران ڕەجی 5 دەکاتە چەند؟ دەکاتە ڕەجی 35. ڕەجی 35 لە خوارش چمان هەیە؟ ڕەجی 5 جاران ڕەجی 5 دەکاتە چەند؟ دەکاتە 5. گوتمان هەر کاتێک لە کاتی لێکدان ئەگەر دوو ژێر ڕەگمان وەکو یەک بوو تەنها چ دەنووسین؟ تەنها ئەو ژمارەی ناو ڕێگەکەی. یانش بڵێ چە؟ ڕەجی 5 جاران ڕەجی 5 دەکاتە ڕەجی 25. ڕەجی 25 مان دەکاتە چەند؟ دەکاتە 5. زۆر نمونونەکەی دوور و درێژ ناکەین لۆی لێتان قورس نەکەین، هەر بەیەک هەنگاو شکاریەکەین. پرسیار یەکەم دووبارە دەکەینەوە. ئەڵێ چە؟ ڕەجی 7 لەسەر ڕەجی 5. مادام لە ژێرەی کرد ڕەگت هەیە کەواتە چ دەکەی؟ هەمیشە ئەو هەنگاوی دەکەی لە هەموو پرسیارەکان. جارانەشی زیاد دەکەی کەرتەشیش دەنووسێت لە سەرێ و خوارەی کەرتەکەی چ دەنووسی؟ ئەو ڕێگەی لە ژێری کرد هەیە ڕەجی 5 لێرە کەواتە ڕەجی 5 هەردوو لای زیاد دەکەی. ئەوجا چ دەکەی؟ لێرە کەرتێکمان هەیە لێرە کەرتێکمان هەیە نێوانیان چیە؟ جاران. لە کاتی لێکدانی دوو کرد سەرە جاران سەرە ژێرە جاران ژێرە. ڕەجی 7 جاران ڕەجی 5 دەکاتە ڕەجی 35. ڕەجی 5 جاران ڕەجی 5 دەکاتە ڕەجی 25. ڕەجی 25مان دەکاتە چەند؟ دەکاتە 5. ئەوە پرسیاری یەکەم. دێینە سەر پرسیاری دووەممان هەیە. ئەڵێ چ پرسیاری دووەم؟ ڕەجی 3 کۆ 1 لەسەر 2 ڕەجی 3. گوتمان چ دەکەین؟ جارانەکی زیاد دەکەی لەگەڵ چ؟ لەگەر کەرتەچی. جاران کەرتێک زیاد دەکەین لەبەر چی ئەو هەنگاوە زیاد دەکەین؟ چونکە ژێری کردەکە چەندە؟ ڕەجی 3 هەیە. گوتمان لە ژێرەی کرد نابێ ڕەگەبی دەبی چ بکەی؟ دەبی سادە بکەی. چ زیاد دەکەیت؟ تەمەشاکە ڕەجی چت هەیە لە ژێرەی کرد ڕەجی 3 هەیە تەنها ڕەجی 3کەی دادەنەی ڕەجی 3 ڕەجی 3 یەکسانە. ئیشمان بە ژمارەکەی دانیە هەرچەند ژمارە لێرە ئیشمان پێدانە تەنها ئەو ڕێگەی کە لە ژێرەی کرد هەیە لەسەری خوارەی کردەکە دەنووسین یەکسانە. ئەو جارەی بە هەمان شێواز لێرە چت کرد لێرە شەمان کردار دووبارە دەکەیەوە. لێرە چت هەیە؟ تەمەشاکە دیقەت دە ڕەجی 3 کۆ 1 لێکدانی چ دەکەی؟ لێکدانی ڕەجی 3 دەبی چ بکەی؟ سەرەتا ئەو ڕێگەی جاران بکەی. ڕەجی 3 جاران ڕەجی 3 دەکاتە چەند؟ دەکاتە ڕەجی 9. ڕەجی 9 دەکاتە چەند؟ دەکاتە 3. چ کردارەکەت هەیە لێرە؟ کرداری کۆت هەیە کەواتە کۆیەکەی وەک خۆ دەنووسیەوە. 1 جاران ڕەجی 3 چونکە ئەوە ژمارەیە جاران شێرە دەکرێت جارانی تەنیشت ڕێگەکەی دەکرێت کاوکۆلکەیە. 1 جاران ڕەجی 3 هەر دەکاتەوە چەند؟ هەر دەکاتەوە ڕەجی 3. ئەوە سەرەمان جاران کرد. ئەو جارە دینە سەر ژێرە. لە ژێرە چت هەیە؟ 2 ڕەجی 3 هەیە لێکدانی ڕەجی 3. ئەو دووە چونکە هاوکۆلکەی جاران شێر دەکرێت جارانی هاوکۆلکەی ڕەجی 3کەی دەکرێت. هاوکۆلکەی چەندە؟ هیچ نییە هیچ نەنووسراوە کەواتە چەندە؟ 1. باشە ئەڵێن چە 2 جارانی 1 هەر دەکاتەوە 2. کردارەکە چییە؟ جاران. جارانەکەی دەنووسینەوە. ڕەجی 3 جاران ڕەجی 3 دەکاتەوە چەند؟ دەکاتەوە 3. یەکسانە. کەرتەکەی دەنووسینەوە سەرەکە لەوە زیاتر سادە نابێ وەک خۆ ئەنووسینەوە 3
زایدان ڕەجی سێ. 2 جاران 3 دەکاتە چەند؟ دەکاتەوە 6. ئێستا ئەو